دانا ڕەوف یەکێکە لە شانۆکارە دیار و یەکێکە لە نووسەرە دیارەکان کە خاوەنی چەندین دەقی شانۆی بەپێزە. ئەمڕۆ خوێندنەوە بۆ یەکێک لە دەقەکانی ئەم شانۆکارە کرا بە ناوی من و تۆ لەگەڵ بە لەلایەن سێ شانۆکاری کوردەوە. ئازادی لەم سەفەرەی دوایی ماباران زۆربایی خەترەکەم هەڵە کرد و بەدەم هۆی بارانەوە لە ڕێگەکان مەڕوانی. وەک بەشێک لە چالاکیەکانی بەشی هونەری شانۆی سلێمانی و بە هاوکاری بەشی شانۆی پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی لە هۆڵی بەدیعەدار تاش لەلایەن هەرێکە لە هونەرمەندان ڕووبار ئەحمەد، تاهیر عەبدولواحید و توانە نەوزاد دەقی شانۆی من و تۆ لەگەڵ بادای نووسەری دیاری شانۆی کوردی دانا ڕەوف خوێندنەوەی بۆ کرا. من دڵم لە لای تۆ لای من مناڵ نیم، بەڵام تۆ دەستم بەربەی بنەزم. ئەو لە ژوورێکی تاریکە راستی بە پێکەنینەوەمان وت ژوورەکە تاریکە. ژوورەکە تاریکە. لە درێژەی کار و چالاکیەکانی بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی ئەتوانین بڵێن لە وەرزی دووەمی چالاکیەکان کە ئەکاتە ساڵی نوێ لە ساڵی 2023 بریتیە لەم چالاکی کە ئەمڕۆ ئەنجامەدرێت لە بەشەکەمان ئەویش بریتیە لە خوێندنەوەی شانۆنامەی من و تۆ لەگەڵ بادا کە لەلایەن نووسەر و شانۆکاردانە ڕەوفەوە نووسراوە. هەر یەک لە هونەرمەندان مامۆستا ڕووبار ئەحمەد، کاک تاهیر عەبدولواحید لەگەڵ کاک توانە نەوزاد شانۆنامەکە خوێندنەوە. بێگومان خوێندنەوەی شانۆنامەکە وەکو خۆشتان ئێستا بینن خوێندنەوەیەکی ئاسایی نییە، بە تەنها هونەرمەندەکان دانیشتبوون و دەقەکە بخوێنەوە. وەکو ئەزانن ئەم سێ هونەرمەندە بەڕێزە هەرچێکیان ئەکتەرن، بێگومان دوان لە هونەرمەندەکان ئەزمونێکی یەکجار زۆریان هەیە لە نواندندا بە شێوازێکی تایبەت و نیوەڕۆیەکی تایبەت پێشکەش بە فێرخوازانی بەشەکەمانەکەن، واتە دەقەکە بە ئەدایەکی ئەکتینەوە پێشکەشی فێرخوازەکانمانەکەن. کۆمەڵە کاوڕێ مامۆستا کۆبینەوە بڕیارمانە کە پرۆژەیەکی خوێندنەوەی شانۆی ئەنجام بگەێنین کە ئەم پرۆژەیە لە وڵاتی ئەمە تازێ، بەڵام لەسەر جەم وڵاتەکانی ترە پرۆژەیەکی زۆر باو و زۆر بڵاوە. بۆ ئومێدیەوەین ئێمەش کە بۆی ئەم پرۆژەیەمان بنیاد نایە لەبەی کە ئەم پرۆژەیە بەردەوامی هەبێ و دووبارە ببێتەوە لەسەر جەم کافی و شوێنە گشتیەکانە بەربڵاو بێ و دووبارە بکرێتەوە. و لە ڕابردووشە تەجروبەیەکی تر هەبوو و دووبارە کراوەتەوە، بەڵام ئێستا ئێمە جەختێخێنەوە سەر جارێک کرد بە ئومێدی ئەوەی کە ئەمە لەناو پەیمانگا و لەناو دەرەوەی پەیمانگاش مامۆستاکانی تریشمانەوانی کە لە بواری هونەرەکارەکان گرنگی بەم بابەتە بن، چونکە بەڕای من بابەتێکی زۆر گرنگە لە برێوی کە خەڵکی لەناو کافی و شوێنە گشتیەکانە بە بێهۆ کاتی بڕوە ئەتوانێت لەو کاتانە سعاتێک ماوەی 2 ساعت گوێ بگرێت و سوودمەند بێت و کتێبێک بخوێنێتەوە.